ناحەی باوەنووری سەربا قەزای کەلارە خێزانێک بە سوودوەرگرتن لە سروشتی ناوچەکە لە نزیک ڕووباری سیروان هەوارگەیەک بۆ دروستکردنی خواردنە کوردەواریەکان دروست دەکەن. سەرتیب حەمید لەگەڵ دایک و خێزان و منداڵەکانی ڕۆژانە بە دروستکردنی کالانە و نان و ماست و دۆی خۆماڵی پێشوازی لە گەشتیاران و ئەو کڕیارانە دەکەن کە حەزیان لەو جۆرە خواردنانەیە. داواکەین لە بەرپرسان و حکوومەت هاوکاریمان بکات تا زیاتر پەرەی پێ بدەین و شوێنێکی گەشتیاری خۆشە و پشتیوان بەخوای ئێمە لەیرا نانی شتەکانمان کوردەواریە، نانی ساژیەکەین بە ئارێم هەیمانە و کالانەمانەیە، دۆی کوردیمانەیە، دۆی خۆش، چای خەڵوزمانەیە، هەموو شتەکانمان کوردەواریە. بە هەموو شێوەیە ئێمە خزمەتکاری ئەو کەسەی تێت بۆیرا و ئێمە حورمەتمان هەیە بۆ هەموو لای. ئەوان دەیانەوێ ئەم پیشەیە بکەن بە سەرچاوەی بژێوی خۆیان و کارەکانیشیان وا دابەش کردووە هەریەکە و سەرقاڵی بە جێگەیاندنی ئەرکی خۆیەتی و خەڵکی ناوچەکەش دڵخۆشن بەوەی شوێنێکی وا بوونی هەیە. بەیانی سعات هەشتین هەتا شەشی ئێوارە پیاز ئەشۆرین و ئەی هەنجنم و ئەیکەینە ئەی هەویرە شێلین و وەخۆم و بووکەکان و کچێکم ئەیکەینە نان و ئەیکەینە کالانە و ئەیتر بژێوی ژیانمان وە ئەم نان و پیاز و کالانە و ئەم شتانە ئەوەی نەڕێەوە بۆ خزمەتی فەقیر و فەقرا و ئیتر هەر ئاو. بەڕاستی ئێرە شوێنە جێگایەکی زۆر سیاحی و خۆشە، دەستی مامەیابێش خۆشە، ئەم شوێنەی بۆ ئێمە کردەوە وەکو گەنجێکی ئەو شارە بەڕاستی مە باوەندی شوێنێک نییە بڕۆبین ئەم جێگانەوێ. بەڕاستی جێگایەکی بۆ ئێمە خۆشە، هەم لە ڕووی بەهاری و هەم لە ڕووی کەش و هەواڵی و زۆر خۆشە بەڕاستی. لە گەرمیان شوێنی وا لە نزیک ڕووباری سیروان زۆرە بکرێت بە ناوچەی گەشتیاری و دۆزینەوەی دەرفەتی کار بۆ دانیشتوانی سنوورەکە، بەڵام هێشتا دەستی بۆ نەبراوە و قەیرانی دارایی و نەبوونی کۆمپانیای قازانجویستی گەشتیاری بە هۆکار دادەنرێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، باوەنوور.